لە باشووری کوردستان ئامادەکاری بۆ دروستکردنی فیلمێکی سینەمایی دەکرێت. فیلمەکە لەسەر ڕۆڵی پێشمەرگە و تیمی ئەندازەیی پوچەکردنەوەی بۆمبە لە شەڕی دژ بە داعشدا. فیلمەکە لەلایەن دەرهێنەرێکی کورد لەگەڵ تیمێکی بیانی کاری وێنەگرتنی بۆ دەکرێت. مهم لەو فیلمەداوەیە کە کورد و پێشمەرگە چه هێزێکی بەتوانای هەیە کە بەرگری لە خۆی و لە هەموو خەڵک و خەڵکی مەدەنی وڵاتانی تریش دەکا. ئەنی بەتەنانەت ئەو شەڕێکی ئێستا پێشمەرگە دەکات شعارم لە فیلمەداوەیە کە بەرگری لە هەموو دنیا دەکا. لە فیلمەکەدا 30 ئەکتەر بەشدارن. ئەکتەری سەرەکیش سترانبێژی باکووری کوردستان دەلیل دیلانارە. ئەو دووەمین جارە وەک ئەکتەر بەشداری لە فیلم دەکات. ڕۆڵی ئەو هەڵگرتن و پوچەڵکردنەوەی بۆمبە چێندراوەکانی داعشە. ئەس باوەرمە تشتێکی بکاربن ئەمێ پێک بینن یعنی وەکی ئەو ئاستەنگی و زەحمەتی پێشمەرگە تایبەت ئەو کەسێک و شەهید بوون ئەم بکاربن بۆ دیاری بۆوان بۆ جارێکی دن ئەو هەر دلێ مەدانە بەس ji بۆ حتا دیرۆکێدا بمینن. کاری وێنەگرتنی فیلمەکە لە میحوەری گوێڕ دەستی پێکردووە. بڕیار وایە لە هەر یەکە لە میحوەرەکانی خازر و باشیگیش کاری وێنەگرتنی بۆ بکرێت. ئەو فەرماندەیی پێشمەرگە کە زیاتر لە 2 ساڵە لە سەنگەری شەڕدایە دەڵێت دروستکردنی فیلمێکی لەو شێوەیە دەرئەنجامی قارەمانێتیەکانی پێشمەرگەن. بەڕای من دکمنتاری چه فیلم هەرچی زۆرتر بکرێت لەسەر پێشمەرگە زۆر باشترە بۆ ئەوەی هاوکاری پێشمەرگەش بکری چونکە خەڵکانێک وڵاتانی ئەوروپی خۆتان نەزانن وڵاتانی دموکراتین ئەبە خەڵکەکە ئەبێ ڕێی هەبێ لەگەڵ پەرلەمان و لەگەڵ حکوومەت بۆی پشتگیری پێشمەرگە بکرێت. فیلمەکە 105 تاوەکو 110 خولەک دەبێت و ماوەی 6 مانگیش بۆ تەواوبوونی دانراوە. سەرکەوتنە یەک لە دوایەکانی پێشمەرگە لە شەڕی داعش وای کردووە کە فیلم سازان چرۆکەکانی زیاتر لە 2 ساڵی بەرگری و گیانفیدایی پێشمەرگە بکەن بە فیلم بۆ ئەوەی نیشانی هەموو دنیای بدەن. فەرهاد ئۆمەری ڕوودا و میحوەری گوێڕ.